سەبارەت بە هێرشکردنە سەر حوسیەکان یەمەن و هەڵوێستی بەرەی مەقاومە ئەحمەد شەریفی شارەزای سەربازی لە بەغداوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک ئەحمەد بەخێر بێن. ئەم ئاگرە لە یەمەن داگیرسەوە پریشکەکەی دەگاتێ عێراق کاک ئەحمەد. أهلا وسهلا. بسم الله الرحمن بەناوی خۆی بەخشندەی میهرەبان گومانی تێدا نییە کەەوە ڕاستی پەیوەندی هەیە لە نێوانهێشەکاندا. لاپەڕی یەکەم هەرێمی بوو ئەوەی کە پەیوەستە بە کەرتی غەزەوە، دواتر بە لوبنان، دواتر سووریا. ئێستا لاپەڕی دووەم پەیوەست ئەوەی کە ڕوودەدات لە یەمەن بەڕاستی درێژەی دەبێت پەلدەچێشێ بۆ لە ڕۆژانی داهاتوودا بۆ ناوچەکانی دیکە لە هەفتەکانی داهاتوودا بۆ عێراق کە ئەمە هاوکێشێکی نوێیە کەوا سیستەمی نوێی نێودەوڵەتی دایدەڕێژێت کەوا ناوچەیەکی زیندووە لە هاوکێشەکانی ئیدارەدانی ململانەکان لاوانە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەوا کە گرەیەکی استراتیژیە لە ناوچەکەدا ئەوەی کە لە ناو دەبرێت بە ڕێگەی گەشانەوە کە هند دەبەستێتەوە بە دەریای ناوەڕاست و دابینکردنی ئاسایشی نیشتیمانی بۆ ئەمریکا و ئەوروپا. ئەمەش تێپەڕبوون بە ناوچەکانی دیکەدا کەواتە زۆر گرنگە پێویستە ئەم ڕێگەیە بەڕاستی ئاسایشەکەی پارێزراو بێت بۆ ئەوەی کەوا وەبەرهێنان لەو ناوچەیەدا بکرێت لەلایەن وڵاتانی جیهانەوە بۆ ئەوەی کەوا ئەو ڕێگەی گەشانەوەی ڕێگەیەکی تاوەکاری بێت لە ڕووی گواستنەوەی وشکانی گواستنەوەی دەریایی و هەروەها ئەو ناوچانەی کە پۆلێن دەکرێن بە ناوچەیەکی جوگرافی زامنکراوە بۆ ئەوەی کەوا ئەم بێکگەاندنە ئەوم زنجیرەیە لە دەریا و بۆ وشکانی دەبەردەوام تا دەگاتە دەرەی ناوەڕاست و کەندا و عێراق و سووریا و تا دەگاتە ئوردن و تا دەگاتە دەرەی ناوەڕاست. بەڵێ باشە، ئایا هێرشەکانی ئەمریکا بۆ سەر حوسیەکان بەرەی مەقاومەی عێراقی بەدەنگ دێنێ؟ نعم بالحقيقة بەڵێ لە ڕاستیدا ڕوونە کە چوارچێوەیەک هەندێک جوڵە و گروپی نوێ پەیدا بوون دروست کراون کەوا جوڵەیەکێ لەلایەن گروپە چەکدارەکانەوە ئامانج لێ کە بردومانیان دەبێت لە ڕۆژانی داهاتوودا ئەمانە دەستیان پێکردووە بە جوڵەی خۆیان ئەو لە ئیدارەداری ململانەکان ئامادەکاری خۆیان کردووە ڕەنگە بردومانیش هەبێت لە بابەتی ئۆپراسیۆنە تایبەتەکاندا کەوا لوتکەی هەرمەکان بە ئامانج دەگرێت یاخو سەرکردەکان بە ئامانج دەگرێت. بێگومان بە ئامانجکردنەکە تەنها لە ڕووی سەربازیەوە نابێت لە ڕووی ئابەرویشەوە ڕەنگە بە ئامانج هەبێت چونکە ڕای گشتی عێراقی نیگەرانە ئەوەی کە ناو دەبدرێت بە سزا گشتگیرەکان کە ئەمە بە دوور دەزانین چونکە عێراق لە ڕۆی یاسای نێودەوڵەتیەوە لە ڕێی ویسایی نێودەوڵەتی و لە ڕووی چاودێری ئەمریکیەوە بێتە ئایا ئەوەی کە سەرکێشی بکە لە نێوجەستەی سیاسی عێراقیدا ئەوەی هەڵگەڕێتەوە بەڕاستی ڕوبەروچی دەبێتەوە ڕووبەڕووی ئیرادەیەکی نێودەوڵەتی دەبێتەوە کە گەلی عێراقی لەی بەرپرسی نییە کەواتە ئێمە ناڵێن کە سزایەکی نێودەوڵەتی هەبێت ئەو کاتێککە لە سەدەمی ڕژێمی پێشوو ڕوویدا بەڵام ئەو سزای ئابوووریانە بەشێ لەسەپێندرێت بەسەر ئۆپراسیۆنە سەربازیەکان بەسەر ئەو گروپانە لەسەپێندرێت. ئەمە لە ڕووی چیەوە؟ لە ڕووی چەمکی وەڵامدانەوە لە ڕووی بەرپەرزدانەوە کە نەتەوەیەکگرتووەکان لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە لە ڕێگەی ئەمریکاوە کەوا ئەم هەنگاوە بگرێتە بەر وەکو هەڕەشێک بۆ ئاسایشی نێودەوڵەتی ئەمە لە ڕێگەی شێ بێت لە ڕێگەی تاکەکانەوە بێت یاخود لە ڕێگەی گروپ و ڕێکخراوەکانە بێت ئەمەش بۆ چوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کامانە گروپی تۆرۆریستین. بەڵێ زۆر باشە، ئەگەر گروپەکان بەدەنگ بێن چ زیانێک بۆ عێراق دەبێت؟ چ زیانێکی هەبێت؟ بالحقيقة لەڕاستیدا هەر هێرشێک لە دەرەوەی سنوورەکان بەڕاستی ئۆپراسیۆنی دیکەی بەدوا دەبێت بە دووری نازانین کە وڵاتانی هەرێمیش بەشدار بن. بۆ نمونە ئیسرائیل ڕەنگە بردومانی هەبێت دژی گروپە چەکدارەکان کە وەکو پەرچەکردارێک بێت کە لە دژی هێرشی گروپە چەکدارەکان لەو کاتێکە شەڕی غەزە بەردەوام بوو. ئێمە باشمان دەزانی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی دژی ئەو جۆرە هێرشان بوو لە گروپە چەکدارەکانی عێراقەوە گروپە بردومانە ڕاستەوە. ئێستا کە سەرۆکی ئەمریکا هەیە دۆناڵد ترەمپ
ئامادەیی هەیە لەو گۆڕانکاران هەیە کە ڕەنگە ئەو کۆتو بەندە لەسەر ئیسرائیل هەڵبژیرێت و ئیسرائیلیش وەڵامی هەبێت بۆ گروپەکان ڕەنگە بردومانی هاوبەش بێت لەوانە لایانی دیکەش هاوبەشی بکەن لە بردومانەکاندا کە ئەمە پێیان وایە کە ئەمە دژی ئاسایشی نێودەوڵەتیە ئەوەی کە ناو دەبندرێت بە گواستنەوەی دەریاوانی و بەرهێنان و سەرچاوەکانی وزە و هەموو ئەمانە بەڕاستی هاوکێشن پێویستە حسابیان بۆ بکرێت کەوات ئەمە بەڕاستی تەنانەت هێرشکی سەر حوسەکانیش ئەمانە هێرشکردن بۆ سەر چییە بۆ سەر جوڵەی دەریاوانیە بۆ زامنکردنی جوڵەی دەریاوانیە هەل هەمان کاتدا دەستنیشانکردنی ئاسایشی و دابینکردنی ئاسایشی نیشتیمانی بۆ ئابووری جیهان بۆیە پێم وایە کەوا بەڕاستی لە عراقیش ئەو هێرشە دەبێت ئەگەر هاتوو گروپە چەکدارەکان هێرشیان هەبێت زۆر باشە خۆ هێرش نکراوەتە سەر عراق هێرش کراوەتە سەر یەمەن ئەمانە لە عراقەوە حەقیان چیە بەسەر یەمەنەوە ینی وەڵام هێنەوە خۆیانەکەن بە بشێک لەو کێشەی کە لە یەمەنە هەیە أحسنتم هذا مبدأ بەڵێ ئەمە بنەمایە ئەمە پێی دەگوترێت یەکگرتووی گۆڕەپانەکان ئەمە هەرشەیە بۆ سەر ئاسایشی هەرێمی کارتەکان تێکەڵ کراون وای کردووە کە گۆڕەپان تێکەڵکردنی کارتەکان لە گۆڕەپانەکاندا بەڕاستی تەنگژەیەشی هەرێمی خۆڵقاندووە ئەمە پێیان وایە کە جارێکی دیکە یەکگرتووی گۆڕەپانەکانەوە دووبارە بکەنەوە لە ڕێگەی گروپە چەکدارەکانەوە ئێستا بە دووری دەزاندێت کاتێکەوە ئەو بنەمایی کە بنەمای ئۆپەراسیۆنەکان کە ئەمریکا و هاوپەیمانەکانی جێبەجێ دەکەن لەم ئۆپەراسیۆنەی کە ئیسرائیلیشی جێبەجێیان دەکات ئەگەر هاتوو یەکگرتووی ئۆپەراسیۆنەکان هەبێت کەواتە دۆسیەکە لە لاپەڕەی دووەمدا بەڕاستی ئاگر لە بەرەی عراقیش دادەگیرسێت کەواتە ئەو هێرشانەی یەمەن درێژ دەبێتەوە بۆ عراقیش ئێمە بە دووری نازانین جارێکی دیکە ئەو پریشکەی هاوشەوەی هەبێت لە عراقیشدا چونکە لە یەمەندا بەڕاستی ئەوەی کە بە ئامانجکراوە سەرکردایەتیە بنکەی سەرکردایەتەکانە بارەگەکانە سەرکردایەتی حوسیەکانە بۆیە بە دووری نازانین کەەوە ئەم جۆرە بردومانانە لە عراقیش دووبارە ببنەوە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئەحمەد شەریفی شارەزای سەربازی لە بەغداوە لەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستە.